اليوم كان عندنا لقاء مهم جدا. وەزیری دارایی عێراق داوای پاراستنی شکۆی حکوومەتی عێراق و کۆتایی هێنان بە دەسوەردان لە کاروبارەکانی دەکات. دوای تویتێکی موقتەدا سەدەر ڕێبەری ڕەوتی سەدر کە داوای کرد بوو عەلی عەلاوی وەزیری دارایی بۆ گفتوگۆ لە سەردابەزاندنی نرخی دۆلار لە بەردەم ئەنجومەنی نوێنەران ئامادە بێت. حاکم زامیلی جێگری سەرۆکی ئەنجومەنی نوێنەران بانگێشتنامەی ئاڕاستەی عەلاوی کرد با مەبەستی ئامادەبوون لە بەردەم پەرلەمان و گفتوگۆ لەبارەی دابەزاندنی نرخی دۆلار بەرامبەر دیناری عێراقی. ئەم بانگێشتە نیگەرانی قوڵی وەزیری دارایی لێکەوتەوە و لە نامەیەکدا ئەو نیگەرانیەی بە مستەفا کازمی سەرۆکوەزیران کەیان. عەلاوی لەو نامەیەدا چەند خاڵێکی خستوۆتە ڕوو. ئەمە پوختەی قسەکانیەتی. حکوومەتی عێراق لە بەردەم هیچ حزبێکدا بەرپرسیار نییە، بەڵکو تەنها بەرپرسە لە بەردەم ئەنجومەنی نوێنەران کە هەڵبژێردراوی هاوڵاتیانە. بانگێشتنامەی جێگری سەرۆکی ئەنجومەنی نوێنەران ڕەت دەکەمەوە چونکە ئەوە لە چوارچێوەی دەسەڵاتی ئەودا نییە. نزیکەی 2 ساڵە لە دۆخێکی دارایی دژواردا کار دەکەم. نرخی دۆلاریش بە پشتیوانی کۆمەڵگەی نێودەوڵەتی و ئەنجومەنی وەزیران و لایەنە سیاسیەکان دەستکاری کراوە. ڕاستە دابەزاندنی نرخی دینار بەرامبەر دۆلار کاریگەری نەرێنی نزیک مەودای هەبووە، بەڵام ئەنجامی ئەرێنیەکانی لەسەر ئاستی دوورمەودا دەردەکەون. ئەوەی ئێستا دەیبینین بە سیاسیکردنی نرخی دۆلارە. گرانبوونی شتومەک بەهۆی بەرزی نرخی دۆلارەوە درۆیەکی گەورەیە. ئامادەم لە بەردەم ئەنجومەنی نوێنەران متمانم بخرێتە دەنگدان بە مەرجێک کاتم پێ بدرێت بۆ شیکردنەوەی سیاسەتە ئابوووریەکانم لە بەردەم ئەنجومەن. کاتێک سەرۆک حەزبێک وەکو یەکێک لە شوێن کەوتوانی خۆی مامەڵەم لەگەڵ دەکات دەبێت ئەمە ڕابگرم. ڕاستە سەدرریەکان لە چەند وێزگەیەکدا پشتیان گرتووم، بەڵام ئەمە مافیان پێنادات وەکو خزمەتکار مامەڵەم لەگەڵدا بکەن. ئەم وڵاتە لە نێو مەترسی و سەرڕۆییدا جێ ناهێڵین، هەردەم دژی ستەم بووین و بەردەوامیش دەبین. بە بڕوای چاودێران ئەم نامەی وەزیری دارایی عێراق کە ڕاشکاوانە تەحەدای سەرکردەیەکی سیاسی دیاری عێراق دەکات لە مێژووی نوێی عێراقدا هاوشێوەی نەبووە. پێشبینی دەکرێت ئەم نامەی وەزیری دارایی کە کەساتیەکی ئەکادیمیە ببێتە سەرەتای ململانێک لە نێوان ڕەوتی سەدر و حکوومەتەکەی کازمی، ئەو کات حکوومەتیش بخاتە بەردەم دووڕیانێک کە ئەوانی شمانەوەی وەزیر و کاراکتەرەکانیەتی لە ژێر هەژمونی حەزب و سەرکردە سیاسیەکان یاخود بەرەنگاربوونەوەی خواستی ئەو حەزبانە و بەڕێکردنی کاروباری حکوومەتداری بە بێلانانە و لەلایەن کەسانی تەکنۆکراتەوە.